ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هێواڵەکانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بڕینی دارستانەکانی کوردستان لەلایەن کەسانی هەلپەرستەوە. بەردەوامی مانگرتن لە خواردنی ئیبراهیم محەممەدی لە زیندانی سنە. سازکردنی دۆسیەی ناڕەوا بۆ 7 چالاکی مەدەنی کورد. دەستپێکردنی چالاکیەکان بە بۆنەی نزیکبوونەوەی 8 مارس لە باکووری کوردستان. خۆپێشاندانی دانیشتوانی شاریوان لە باکووری کوردستان دژ بە دانانی قەیوم. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی فەلات قاڕەی لاوان و دەست بەسەرکردنی بەندکراوێکی پێشووی شۆڕشی ژینە لە دێهدەشت. بڕینی دارستانەکانی کوردستان لەلایەن کەسانی هەلپەرستەوە. بە پێی وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە، ژمارەیەکی زۆر لە دارەکانی گوندی خۆشکرودی سەر بە شاری کرماشان لەلایەن کەسانی بەرژەوەندی خوازی سەر بە ڕژیمەوە لە ناوبراوە. ساڵانە لە کوردستان لەلایەن خەڵکی قازانجپەرست و دژەژینگەوە ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی کوردستان بۆ وەدەستێنانی داهاتێکی زۆرتر، سازکردنی بینا، بەربڵاوکردنی زەویە کەشاوەرزیەکانیان و هەروەها بەرهەمهێنانی خەڵوس دەبڕێن و لە ناودەچن. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە، ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی گوندی خۆشکرۆدی سەر بە شاری کرماشان بەدەستی کەسانی بەرژەوەندی خوازەوە بە بۆنەی چاندنی خەشخاش و هەروەها بەرهەمهێنانی خەڵوس بڕاوەتەوە. خۆکوژی کرێکارێک لە شابات. ڕۆژەی سێشەممە 20 ڕێبەندانی 1403 هەتاوی کرێکارێکی تەمەن 38 ساڵی کارخانەی قەندی شابات بە ناوی نادر مورادی بەهۆی دەرکرانی لەسەر کارەکەی کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. بە پێی ئامارە فەرمیەکان، ساڵانە لە ئێران 7600 کەس کۆتایی بە ژیانی خۆیان دێنن. کرێکاران بەهۆی خراپی دۆخی ژیان و معیشەتیان و هەروەها بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان لە هەموو چینەکانی دیکەی کۆمەلگا زیاتر ڕوو لە خۆکوژی دەکەن. بەردەوامی مانگرتن لە خواردنی ئیبراهیم محەممەدی لە زیندانی سنە. بە پێی هەواڵەکان، ئەو بەندکراوە سیاسیە کە دژ بە گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵەکەی و هەروەها دەربڕینی ناڕەزایەتی دژ بە و حکومەی بەسەریدا سەپێنراوە بۆ ماوەی 24 ڕۆژەمانی لە خواردن گرتووە. ناوبراو ڕۆژی 20 ڕێبەندانی 1402 هەتاوی لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی شاری سنەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 12 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا و ڕێکەوتی 21 جۆزەردانی ئەمان ساڵ بۆ تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی بەندیخانەی ناوەندی سنەکرا. ئەو چالاکوانە سیاسیە دژ بە گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵەی و هەروەها حکمی زیندان کە بەسەریدا سەپێنراوە بۆ ماوەی 24 ڕۆژە مانی لە خواردن گرتووە. بەرپرسانی ئەو زیندانە هەوڵگیانداوە بە گوشاری ڕەوانی بۆ سەر ئیبراهیم مانگرتنەکەی بشکێن و تەنانەت پێیان ڕاگەیاندووە کە لە ئەگەری کۆتایی هێنان بە مانگرتنەکەی فۆرمی مەرەخەسی پێدەن. ئازادی کاتی دوو هاوڵاتی لە بەندیخانەی شاری سنە. لە ڕۆژانی یەکشەممە و دووشەممە 5 و 6 ڕەشەممەی 1403 هەتاوی دوو هاوڵاتی خەڵکی شاری کامیاران و سەوڵاتاوای سەر بە شاری سنە بە دانانی بارمتە لە زیندانی ناوەندی ئەو شارە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، هاوڵاتیەکی تەمەن 36 ساڵی خەڵکی شاری کامیاران بە ناوی فەرزاد حەمیدی کە لەلایەن ئیدارەی تڵاعاتی شاری سنەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە ڕەوانەی بەندیخانەی ناوەندی ئەو شارەکرا بوو و پاش مانگێک بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. هەروەها بەندکراوێکی دیکەی خەڵکی گوندی سەڵواتاوە کە ڕێکەوتی 14 ڕێبەندانی 1403 لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە بێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکرا بوو بە دانانی بارمتەی 500 ملیۆن تمەنی ئازاد کرا. سازکردنی دۆسیەی ناڕەوا بۆ 7 چالاکی مەدەنی کورد. ڕۆژی دووشەممە 6 ڕەشەممەی 1403 هەتاوی جەلسەی پێڕاگەیشتن لەسەر تۆمەتەکانی
حوت چالاکی مەدەنی کورد لە دادگای ئینقلابی شاری سنە بەڕێوەچوو و بەندکراوان بە شێوازێکی کاتی بە دانانی بارمتە ئازاد کراون. بە پێی راپۆرتەکان ئەو حوت چالاکوانە بەناوەکانی کەماڵ فەکووریان، جەمیل ئەمینی، جەماڵ ئەسەدی، زارا محەممەدی، سۆهراب جەلالی، فاتمە زەندکەریمی و مختار ئەسەدی بە بۆنەی بەشداری لە کۆبوونەوەی ناڕەزایی دژ بە حکمی سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مرادی لە بەردەم بینای ئۆستانداری پارێزگای سنە و بەهۆی گوشاری ئیدارەی تڵعات بۆ سەر ناوەندە قەزایەکان دۆسیەیان لەسەر ساز کرا. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بە سەرکراوی خەڵکی مەریوان سەرەڕای تێپەڕبوونی 14 ڕۆژ بەسەر دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی گوندی دەرەتفێ سەر بە شاری مەریوان بە ناوی نەوزاد بەهرامی لەلایەن هێزەکانی ئیدارەی تڵعاتی ئەو شارەوە هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 23 ڕێبەندان پاشگەڕانەوەی لە باشووری کوردستان دەست بەسەر کراوە و سەرەڕای بەدواداچوونەوەی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی هێشتا چارەنووسی دیار نییە و لە مافی دەستڕاگەشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەشی بێبەش کراوە. دەستپێکردنی چالاکیەکان بە بۆنەی نزیکبوونەوەی 8 مارس لە باکووری کوردستان. ڕۆژەی دووشەممە 6 ڕێبەندان کۆڕێژنانی دەمپارتی لە شاری قارس دەستپێکردنی چالاکیەکانیان بە بۆنەی نزیکبوونەوە بە 8 مارس ڕۆژی جیهانی ژنانی ڕاگەیان. مەراسمەکە بە بەشداری ئەندامانی کۆڕێژنانی دەمپارتی بە دروشمی بە خەباتی ژنان ئاشتی مسۆگەردەکەین دەستی پێکرد. لە بەردەوامی مەراسمەکەدا دانانی قەیوم لەسەر شارەوانیەکان بە توندی شەرمەزار کرا. ئەم کردەوە بە پێشێلکردنی مافی هەڵبژاردنی خەڵک و هەروەها مافی ژنان دەستنیشان کرا. لە کۆتایی مەراسمەکەدا ژنان بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی ئامادەبوونی خۆیان بۆ بەشداری لە ڕێپێوانەکانی 8 مارس لە شەقامەکان ڕاگەیاند. خۆپێشاندانی دانیشتوانی شاریوان لە باکووری کوردستان دژ بە دانانی قەیوم. ڕۆژی دووشەممە 6 ڕەشەمەی 1403 هەتاوی دانیشتوانی شاریوان لە باکووری کوردستان دژ بە دانانی قەیوم لەسەر شارەداریەکان و دەست بە سەرکردنی شارەدارە بژاردەکانی خەڵک ڕژانە سەر شەقامەکان. ناڕازیان بە وتنەوەی دروشمی کوردستان گۆڕستانی فاشیستان قەیوم دەڕوات بەڵام خەڵک دەمێنێتەوە. ئەم کردەوەی دەوڵەتی تورکیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری چوونە دەرەوەی بە کرێگیراوانی تورکیا لە کوردستان بوون. لە بەردەوامی خۆپێشاندانەکاندا هاوسەرۆکەکانی دەمپارتی چەند وتەیەکیان ئاراستەی بەشداربووان کرد و خوازیاری بێدەنگ نەبوونی خەڵک لە بەرامبەر دەست بەسەرکردنی هاوسەرۆکەکانی شارەوانیەکان لەلایەن دەوڵەتی تورکیاوە بوون. کۆبوونەوەی ناڕەزایی خانەنشینکراوانی مخابراتی خۆزستان. ڕۆژی دووشەممە 14 ڕەشەممە خانەنشینکراوانی مخابراتی خۆزستان دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان لە بەردەم مخابراتی پارێزگای خۆزستان کۆبوونەوە. بەشداربووان بە وتنەوەی دروشمی یەکگرتووی دژ بە گەندەڵی دژ بە وەدیهاتنی داخوازیەکانیان و کەمبوونی حەقدەستەکانیان ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، ئاوسان سازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و بەهرەمەندبوون لە مەزایای خانەنشینی بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە شیرکەتی فەلات قاڕەی لاوان. ڕۆژی دووشەممە کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە شیرکەتی فەلات قاڕەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری وەلانانی سەخفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەکە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە بە کردەوە دەراتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، وەلانانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕیفاهی، پەرداختی مەزایە دواخراوەکان و هەروەها کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوو. ناڕوونی چارەنووسی دوو بەندکراوی سیاسی لە زیندانی عادڵاوای شیراز. بەندکراوێکی سیاسی بە ناوی محەممەد عەلی مێهرەگانفەر و کچەکەی بە ناوی هۆدا سەرەڕای تێپەڕبوونی 4 مانگ بەسەر دەست بەسەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەو دوو بەندکراوە سیاسیە 1 خەزەڕوەری ئەم ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری زەرقانەوە
بە تۆمەت یاوکاری لەگەڵ لایەنەکانی دژ بە کۆماری ئیسلامی دەست بەسەر و پاش 58 ڕۆژ لێپرسینەوە لەلایەن ئیدارەی دەسەڵاتی سوپاوە ڕەوانەی بەندیخانەی عەدڵاوای شیراز کرا. جێگەی ئاماژەیە ئەو دوو چالاکوانە لە کاتی دەست بەسەرکرانیان تا ئێستا لە مافی دەست ڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون. دەست بەسەرکردنی بەندکراوێکی پێشووی شۆڕشی ژینە لە دێهدەشت. ڕۆژی دووشەممە بەندکراوێکی پێشووی شۆڕشی ژن ژیان ئازادی بە ناوی مەحموود تورەنگ لەلایەن ئیدارەی دەسەڵاتی ئەو شارەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. ناوبرا و ڕێکەوتی پێنجی بەفرامباری ساڵی 1401 ئێتاوی و هەروەها لە ساڵ ڕۆژی گیانبەختکردنی نەمر ژینا ئەمینی لەلایەن ئیدارەی دەسەڵاتی شاری دێهدەشتەوە دەست بەسەر و بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرابوو. دواتر لەلایەن لەقی 105 دادگای تاوانەکانی یاسوجەوە بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی گشتی لە ڕێگەی بەشداریکردن لە ناڕەزایەتیەکان حکمی 1 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرابوو. بێبەشکردنی سەکینە پەروانە لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی. بە پێی راپۆرتەکان سەکینە پەروانە بەندکراوی سیاسی لە زیندانی ئێڤین بۆ ماوەی زۆرتر لە 6 مانگە لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. ناوبرا و ڕێکەوتی 15 خاکەلێوەی ساڵی 1402 لەلایەن ئیدارەی دەسەڵاتی مەشهەدەوە دەست بەسەر و پاش 10 ڕۆژ لێپرسینەوە ڕەوانەی بەندیخانەی مەشهەد کرا. ئەو بەندکراوە سیاسیە بەهۆی چالاکیەکانی لە نێو زیندان پاش ساڵێک بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا. سەرەڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکەی لە سەردۆخی تەندروستی ئەو چالاکە سیاسیە هێشتا مافی دەستڕاگەشتنی بە پارێزەر و هەروەها پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی پێنەدراوە. و دوا هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو لە زیندانەکانی زەنجان، سپیداری ئەهواز و دەستگردی ئیسفەهان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و کوشتنی بانقاست ئیعدام کرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 3 بەندکراو بە ناوەکانی کاوە ئەسەد بەیگی تەمەن 39 ساڵ، ئەحمەد حەنەفی و وەحید موحبی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی زەنجان و دەستگردی ئیسفەهان لە سێدارەدرا. هەروەها دوو بەندکراوی دیکە بە ناوەکانی ئیبراهیم خۆشە و ئەزغەر دێهقانی بە تۆمەتی کوشتنی بانقاست لە بەندیخانەکانی سپیداری ئەهواز و دەستگردی ئیسفەهان ئیعدام کرا. بینەرانی خۆشەویست، گەشتێواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.